سمکۆی شکاک بەسەرهاتی ڕێبەری ئەفسانەی سمکۆی شکاک. سمکۆ لە ساڵی 1887 لەدایک بووە. دوای ئەوەی جەوەر ئاغای برا گەورەی لە ساڵی 1905 لەلایەن حاکمی تەورێزەوە فێڵی لێکرا و کوژرا. هەروەها دوای ئەوەی محەممەد ئاغای باوکیشی لەلایەن عوسمانیەکانەوە بێسەر و شوێن کرا لە ساڵی 1906ەوە لە ناوچەکانی کۆتۆڵ، ماک و خۆی و سەڵماس بۆ بەهێزکردنی دەسەڵاتەکەی دەستی بە تێکۆشان کرد. لە ئەیلولی ساڵی 1912 کاتێک عەبدوڕەزاق بەدرخان و سەید تەهانەوەی شێخ عوبەیدوڵڵا لە تیفلیسەوە دەچوونە شاری خۆی لەلایەن سەربازە تورکەکانەوە دەستگیر کران و بەرەو تورکیا بردران. بەڵام کاتێک سمکۆ لەم ڕووداوە ئاگادار دەبێ هێرشیان دەکاتە سەر و لەسەر سنووری نێوان ئێران و تورکیا، دوای شەڕێکی کورد عەبدوڕەزاق و سەید تەهای لە دەستیان ڕزگار کرد. لە سەرەتای ساڵی 1913 سمکۆی شکاک توانی بە هاوکاری عەبدوڕەزاق بەدرخان کۆمەڵەی جیهاندانی لە شاری خۆی دابمەزرێنێت و لە چوارچێوەی قوتابخانەیەکی کوردی لە شاری خۆی دەکرێتەوە کە چەند مامۆستایەکی کورد کە لە قەفقازەوە هاتبوون بە زمانی کوردی و رووسیوانە بە 30 منداڵی کوردیان دەگوتەوە. لە کۆتایی ساڵی 1914 و لە جەرگەی شەڕی یەکەمی جیهانیدا بە پێی ڕێکەوتنی نێوان رووسیا و ئێران لە کاتی دوورخستنەوەی سمکۆ لەلایەن رووسەکانەوە بۆ تفلیس لە نزیک جۆلفا لەلایەن ئەرمینیەکانەوە تەقەی لێکرا، بەڵام هیچ زیانێکی پێنەگەیشت. ساڵی 1916 کاتێک رووسەکان ئاگادار بوون کە بەبێ بوونی سمکۆ لە ناوچەی خۆی و کۆتۆڵ مەترسی داگیرکردنی ئەو ناوچانە لەلایەن عوسمانیەکانەوە هەیە، سمکۆیان ئازاد کرد و ڕێگەیان پێدا کە بگەڕێتەوە ناوچەی کۆتۆڵ. سمکۆی شکاک لە ساڵی 1970 لەسەر داوای مارشیمۆن پێشەوای ئاینی ئاشوریەکان بۆ کۆبوونەوەیەک لە چاریەوە دەچێتە کۆهنە شەهر لە نزیک سەڵماز. لەم دیدارەدا کاتێک سمکۆ تێدەگات کە مارشیمۆن بەپێی ئەو بەڵێنانەی کە پێشتر لەلایەن رووسیەکانەوە پێیدرا بوو، هەروەها ئەمە کە چەندین چەک و تەقەمەنیشیان پێدا بوو، دەیەوێت دەوڵەتی ئاشووری لەسەر خاچی کوردستان دابمەزرێنێت. بۆیە بۆ شکست هێنان بەو پلانە لە پرۆسەی ئەم کۆبوونەوەیدا مارشیمۆنی کوشت. سمکۆ لە نامەیەکدا کە مەزەندە دەکرێت لە ساڵی 1990دا بۆ جەنەرال حەسەن مقەدەم زەفەرە دەولەی کاربەدەستی پایەبەرزی ئێرانی نووسیبێ پێی ڕاگەیاندووە زۆرێک لەو گەلانەی کە لە جیهاندا حەشیمەتیان لە کورد کەمترە دەوڵەتی خۆیانیان هەیە. ئەگەر کورد بۆ حەشیمەتە زۆرێ خۆی نەتوانێت ئۆتۆنۆمی بەدەست بێنێت، مردن لە بوونی باشترە. لە مانگی دووەمی بەهاری ساڵی 1990 حاکمی تەورێز مکەڕەمە المولک بە هاوکاری ئەرمەنیەکانی ئەو ناوچەیە پاکەتێکی بۆم ڕێژکرا و ئامادە دەکات و لە ژێر ناوی ناردنی دیاریەک لەلایەن ژنێکی ئازەری زمانی خزمی سمکۆوە بۆ خوسرۆی کوڕی سمکۆ. بۆمبەکە بۆ کوشتنی سمکۆ دەنێرێتە گوندی چاری. لە ئەنجامی تەقینەوەی بۆمبەکەدا عەلیخانی برای سمکۆ و 3 کەسی دیکە لە شوێنی ڕووداوەکە گیان لەدەست دەدەن و ژمارەیەکیش بریندار دەبن. هەر بۆیەش سمکۆ ڕۆژی 1920 فەرمانی بە عەمەرخانی شکاک ڕاوێژکاری فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی داوە کە هێرش بکاتە سەر هێزەکانی دوژمن و عەمەرخانیش توانیویەتی دوای شەڕێکی سەخت بەندەری گوڵمەخانە و شوێنە استراتیژیەکانی ورمێ بگرێت، شاری ورمێ لە دەستی دوژمنان ڕزگار بکات. شەڕی ڕزگارکردنی شاری مەهاباد لە ساڵی 1921 هێزەکانی سمکۆ دوای شەڕێکی سەخت توانیان زیاتر لە 700 کەس لە هێزەکانی ئێران بکوژن و هەروەها فەرماندەی گشتی ئەو هێزە لە پادگانی مەهاباد بە ناوی حەسەن مەلەکزادە بەدیل بگرن و شاری مەهاباد لە دەستی داگیرکەران ڕزگار بکەن. شەڕی شەکەریاز لە 1921 سوپای ئێران بە 5000 سەربازەوە بە فەرماندەی ئەمیر ئەرشەد زەرغام قەرەداغی و ڕاوێژکاری سەربازی سوید بە ناوی لندبەرگ هێرشی کردە سەر سمکۆ. ئەمیر ئەرشەد زەرغام قەرەداغی برای محەممەد حسێن خان بوو، ئەو کەسەی لە ساڵی 1905دا جەوەر ئاغای برای سمکۆی لە شاری تەورێز کوشت. لە چوارچێوەی فەرمانەکەی سمکۆدا عەمەرخانی شکاک وێڕای هێزێکی تەیار لەگەڵ 200 چەکداری زێباری سنگەرەکانی دوژمن تێک دەشکێن و ئەمیر ئەرشەدیش دەکوژن. لە مانگی ژوئیەی ساڵی 1922 سمکۆ ڕۆژنامەی کوردی لە شاری ورمێ بە چاپ گەیاند کە چەند ژمارەیەکی بە 2 زمانی کوردی و فارسی بڵاوکراونەتەوە. سمکۆ لە سەردەمی سەرهەڵدانەکەیدا پەیوەندیەکی بەرفراوانی لەگەڵ زۆربەی سەرۆک هۆز و ڕۆشنبیر و شۆڕژگێڕانی کورد هەبووە. لە نامەیەکدا ڕووی لەگەلی کورد دەکا و دەڵێ ئەی کوردینە، ئێمە جگەڵەیە گرتووی و پێکەوە بوون، هیچ ڕێگایەکی دیکە شک نابین بۆ ڕزگارکردنی ملەتەکەمان لە دەستی دوژمن. هەروەها جگە لە گوشینی دەستی برایەتی یەکتر هیچ ڕێگە چارەیەکی دیکەمان نییە بۆ دۆخی بێدەسەڵاتی گەلەکەمان. ڕاستگۆیانە دەستی یەکگرتووی و برایەتی بدەن بە یەکتر و بە هەموو هێز و توانای خۆتان بەرگری لە خۆتان بکەن لە بەرامبەر دەست درێژی دوژمن.
ئەمە تاکە ڕێگایە بۆ ڕزگاربوون نەهیچی تر. ڕۆژی 27 حوتی 1922 بە فەرماندەی سەرلەشکر جەهانبانی 15,000 سەربازی حکومەتی ڕەزاخان هێرشیان کردە سەر قەڵای چاری شوێنی مانەوەی سمکۆ. لە دۆخێکی وەهادا سمکۆ ناچار بوو لە قەڵای چاریەوە پاشەکشە بکات بۆ ناوچەی شپیران لە نزیک سنووری تورکیا. لە شەوێکی ئۆکتۆبەری ساڵی 1922دا هێزەکانی تورکیا هێرشیان کردە سەر گوندی شامانێسی باکووری کوردستان. لە ئەنجامی ئەم هێرشەدا خاتو جەواهیری هاوسەری سمکۆ لەگەڵ چەند کەسێکی دیکە کوژران و کوڕە 6 ساڵانەکەی سمکۆ بە ناوی خوسرۆ دەست بەسەر کرا. ڕۆژی 6 یازدەی 1922 چەند بەرپرسێکی بەریتانی بە سەرکردایەتی سیدی ئێدمۆندز لەگەڵ سمکۆ و سەید تەها و ئەحمەد ئاغای برای سمکۆ لە گوندی بەحرکە لە نزیک هەولێر کۆبوونەوە. لەم دیدارەدا سمکۆ هەوڵیدا کە پشتیوانی ئینگلیزەکان بەدەست بێنێ، بەڵام بەرپرسانی ئینگلیز هیچ قەول و بەڵێنێکی پشتیوانیە نەدا بە سمکۆ. لە ڕۆژی 8 1923 سمکۆ بۆ سەردانی شێخ مەحموود ڕۆیشتە شاری سلێمانی و لەوێش لەلایەن شێخ مەحموود و خەڵکی سلێمانیەوە بە مەراسیمێکی فەرمی و کەرنەڤاڵێکی گەورە پێشوازی لێکرا. لە ماوەی مانەوەی سمکۆ لە سلێمانی دوای چەندین دیداری لەگەڵ شێخ مەحموود سمکۆ هیچ وەڵامێکی ئەرێنی لێوەرنەگرت بۆ ئەوەی کە خۆی لە تورکەکان بەدوور بگرێت و لەگەڵ ئینگلیزەکان ڕێک بکەوێت. هەروەها سمکۆ هیچ هیوای بە پشتیوانی ئینگلیزەکان لە شۆڕشەکەی لە دژی ئێران نەما. لەو کاتەدا بەهۆی دەستپێکردنەوەی شەڕی نێوان شێخ مەحموود و ئینگلیزەکان سمکۆ تێدەگات کەمانەوەی لە سلێمانی هیچ سوودێکی نییە و دوا ڕۆژی ئەویش ڕوون نییە. بۆیە لە 28 سی 1923 شاری سلێمانی بەجێ دەهێڵێت و دەگەڕێتەوە دەوروبەری ڕەواندوز. دوای بێهیوایی سمکۆ لە ئینگلیزەکان و بەجێهێشتنی شاری سلێمانی و هاتنی بۆ ناوچەی ڕەواندوز، ئۆزدەمیر کە بەرپرسێکی پایەبەرزی تورکیا بوو هەندێک بەڵێنی بە سمکۆدا. حکوومەتی نوێی تورکیا بە مەبەستی ئەوەی ئینگلیزەکان نەتوانن سمکۆ لە دژی ئەوان بەکاربهێنێت وەک تاکتیکێکی کاتی لەگەڵ ڕێگەدان بە سمکۆ بۆ چوونە ناو تورکیا و ڕادەستکردنی بەشێک لە داراییەکەی و هەروەها ئازادکردنی خوسرۆی کوڕی و زۆر قەول و بەڵێنی دیکەشیان بە سمکۆدا. بەڵام دوای ئەوەی پەیمانی لۆزان لە 24 حوتی 1923دا واژوو کرا و ناکۆکی نێوان تورکیا و ئینگلیزەکان سەبارەت بە چارەنووسی مووسڵ یەکلایی بووەوە، سمکۆ چیتر نەیتوانی لە تورکیا بمێنێتەوە. جارێکی دیکە بەدەستی بەتاڵگەڕایەوە سنوور و لە دەوروبەری چیای دالامپەر لەسەر سنووری نێوان ئێران و تورکیا و عێراق گیرسایەوە. لە سەرەتای ساڵی 1924 و دوای ڕێکەوتنی سمکۆ و حکوومەتی ئێران، سمکۆ گەڕایەوە ئێران و لە گوندی هۆوەسنەی سەر بە ناوچەی سۆمای ورمێ نیشتەجێ بوو. ساڵی 1925 لە کاتی پێشوازیکردنی سمکۆ لە هاتنی ڕەزاخان بۆ سەلماس، کاتێک ڕەزاخان هێزەکانی سمکۆ دەبینێ ترسی لێدەنیشێت و پێی وایە کەوتۆتە داوی سمکۆ. بە مەبەستی خۆ دەربازکردن لەو مەترسیە بە خێرایی ماڵ ئاوایی لە سمکۆ دەکات و دەڵێت سەعات 4 ئێوارە دەچمە کۆنە شار و ئێوەش وەرنە ئەو شوێنە با پێکەوە قسە بکەین. سمکۆ دوای ماڵ ئاواییکردن لە ڕەزاخان بە دڵتەنجیەکی زۆرە و بە دەنجێکی بەرز گوتی دەبوایە بمکوشت بە، لەمە دوا هەرچی بەسرم دابێت مافی خۆمە، بە دڵنیاییەوە ڕۆژێک دێت کە هەمان ڕزۆ ڕەزاخان دەمکوژێت. لە ساڵی 1926 سمکۆ بە 1500 کەسەوە هێرشی کردە سەر سەلماس، بەڵام بەهۆی ململانەی ناوەخۆیەکانەوە نەیتوانی شارەکە بگرێت و لە کاتی پاشەکشەدا لە ناوچەی سۆما برادۆست شکستی هێنا و ناچار بوو بەرەو عێراق پاشەکشە بکات و لە ناوچەی سیدەکانی باکووری ڕەواندوز هەڵبگیرسێت. لە ساڵی 1928 جارێکی دیکە سمکۆ لەگەڵ تورکەکان ڕێککەوت و لەگەڵ لایەنگرانی چوونە ناو سنووری تورکیا و لە هەرێمی گەورەی باکووری کوردستان گیرسانەوە. دوای ئەوەی سمکۆ بۆ ماوەی 2 ساڵ لە دۆخێکی سەختدا لە سێگۆشەی باشوور و باکوور و ڕۆژهەڵاتی کوردستان دەمێنێ، لە هاوینی ساڵی 1930 سەرهەنگ سادق خانی نەورۆزی لە ڕێگەی تەیموری شکاکەوە کە پێشتر چەکداری سمکۆ بوو نامەیەکی بۆ نارد و داوای لێکرد کە بێت بۆ شاری شنۆ بۆ ئەوەی کە لەوێت چاوی بەسەر لەشکر حەسەن مقەدەم فەرماندەی پایە بەرزی ئێران بکەوێت. سمکۆ کە بەنیەت پاکیەوە دەویست لەگەڵ بەرپرسانی ئێران بۆ چارەسەری کێشەکانی نێوانیان وتوێژ بکات، بەڵام بەرپرسانی حکوومەتی ئێران بە پێچەوانەوە دەیانویست ناوبرا و بخەنە دا و بیکوژن. بەداخەوە سمکۆ ئاگداری پلانە پیسەکەیان نەبوو، زۆر بە ئاسانی کەوتە داوی دوژمن و لە ڕۆژی 18 حوتی 1930 27 1309 لە شاری شنۆ تیرۆر کرا. بەم شێوەیە ژیانی ئەو ڕێبەرە ئەفسانەیەی کوردستان دەبێتە قوربانی نیشتیمان و کۆتایی بە بزودنەوەکەی دێت کە زیاتر لە 20 ساڵی خایاند. ڕەزاشا پێی وابوو بە نەمانی سمکۆ خەباتی گەلی کورد لە ئێران بۆ هەمیشە کۆتایی دێت. بەڵام لە ساڵی 1940 لە سەردەمی شەڕی دووەمی جیهانیدا ئەمە ڕەزاشا بوو کە کۆتایی بە حکوومەتەکەی هات و
جارێکی دیکە گەلی کورد هەستایە سەر پێ و ئەم جارە بە سەرکردایەتی پێشەوە قازی محەممەد لە ساڵی 1946دا توانیان کۆماری کوردستاندا بمەزرێنن.